إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. میوانەکانی ماڵی خوا، سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێت. داواکارین لە خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکات، ماڵ و مناڵمان ساڵح بکات، شیفای نەخۆشەکانمان بدات، بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر خاک و نیشتیمان وڵاتمانە. بەڕێزان، لە باسی ئەو هۆکارانەی کە ئەبێتە مایەی دڵمراندن، دڵڕەقبوون، پاشان مراندنیشی، ئێمە باسی خاڵێکمان کرد کە زۆر لەسەری وەستاوین کە ئەویش ئیسرافکردنە، واتە زیادە ڕەویکردن. بە تایبەت ئیسرافکردن لەو شتانەی کە خوا حەڵاڵی کردووە، بەڵام خەڵکانێک هەیە لە ناوڕاستە ناوەستن، لە ناوەندا ناوەستن، زۆر زیادە ڕەوی ئەکەن، لە سنووری خۆی تێ ئەپەڕن، بۆیە تووشی قەدەغە کراوەکان دێن، تووشی حرامەکان دێن. باسی هەندێک لەو شتانەمان کرد کە خەڵکی ئیسرافی تیاکات، و ئەمڕۆژ باسی هەندێ خاڵی ترەکەین و کۆتایی بە مەسئلەی ئیسراف دێنین. خۆشەویستەکانم، یەکێکی تر لەو شتانەی کە ئیسرافی تیا ئەکرێ بەڕاستی لە ناو خەڵکە کەلوپەلە، جلوبەرگە، کە خەڵکێکی زۆر جلوبەرگ ئەکڕن، نایکەنە بەر، یان زۆر کەم ئەیکەنە بەر، پاشان فڕێ ئەدەن. ئەمەش مخالیفی پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر و یارانی پێغەمبەر و پێشینە پیاوچاکەکانی ئەم ئومەتەیە. جلوبەرگ بۆ ئەوە کراوە، بۆ ئەوە ئەیکڕی تۆ بیکەیتە بەر، و تاوەکو بە کەڵک دێ ئەبێ لە بەر تابێ و بەکاری بێنی، کە بە کەڵک نەهات ئەنجا فڕێ ئەدەی. ئللا لە حاڵەتێکە ئەگەر ئەو جلوبەرگەت بە کەڵک ئەهات، بەڵام ئەتوانی بیکەی بە خێر و بە سەدەقە بە خەڵکانێکی تر کە لێتی وەربگرن و بەکاری بێنن، لەو حاڵەتەشە دروستە. جگەلەوە جلوبەرگ ئیسرافکردن تایە، زۆرکڕینی جلوبەرگ زیاد لە سنووری خۆی و بەکار نەهێنانی و فرێدانی بەڕاستی ئیسرافە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە باسی صیفەتەکانی عیباد الرەحمانە، بەندە ڕاستەقینەکانی خوا، خوای تەعالا ئەفەرمێ یەکێک لەو صیفاتانە: والذین إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. یەکێک لە صیفەتی بەندەکانی خودا ئەوەیە کەوا کاتێک پارە و ماڵ خەرج ئەکەن، ئیسراف ناکەن و ڕەزیلیشی تیا ناکەن، چروکی و پیسکەیشی تیا ناکەن، بەڵکو لەو نێوانەیە خەرجی خۆیان ئەکەن. یعنی لە نێوانی ئیسراف و لە نێوانی ڕەزیلی و چروکی و پیسکەیە، یعنی وەسەط، مامناوەندی. ئەمە صیفاتی بەندەکانی خوایە کە خوای تەعالا لە کۆتایەکانی سوورەتی ئەلفورقانە بۆ ئێمە باسی صیفاتەکانی عیباد الرەحمان ئەکات. یەکێک لە صیفاتەکانیان ئاوایە، مسرف نین، زیادە ڕەویکەر نین. و حەدیثێکتانیش عەرز ئەکەم کە تا ئێستا باسم بۆ نەکردوون، هەر لەبارەی جلوبەرگەوە، و لەوانەشە زۆری نەتان بیست بێ کە ئەویش حەدیثێکی زۆر گرنگە
هەر لەو بارەیەوە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە و هەروەها ئیمامی ئەحمەد و ئیمامی حاکم وإمام حاكم أفرمي حديثك صحيحة وإمام ذهبيش موافقي أكا وإمام ترمذي شيخ ألباني وأوانشي كتخريج أحاديث مسند إمام أحمد عن كردو فرمي أنا حديثك حسنة لسهلي كري معاذ أي جريت أيش لباوتي معاذ كري أنسي جهني كوابي غمري خوا صلى الله عليه وسلم فرموي جو بقرن بەڕێز و خۆشەویستەکانم گوێ لەم حەدیثە بگرن و جوانیش بۆتانی شیعەکەمەوە حەدیثەکە تا بە جوانی لێی تێبگەن پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم من ترك اللباس تواضعا لله وهو يقدر عليه دعاه الله يوم القيامة على رؤوس الخلائق حتى يخيره من أي حلل الإيمان شاء يلبسها پیغمبر افرمی صلی الله علیه وسلم هر کسی واز لپوشاک بینی لبر خاطری خوا لبر خوا تواضع اکا پوشاکی کی گران بها ام نای کاتبر و نای کره توانای هیا امکانیاتی هیا بس لبر خاطری خوا وازی لدینی بو اوی كبرنا توشي كبرنا توشي في الزلينة لبر خاطري خوا تواضعا لله بس لبر خوا نك لبر خلق بي بلين متواضعة لبر خاطري خوا وازي لي بيني وني كاتبر خواي تعالى للرجي قيامته باني أكاد لبردمي همو مروفايتيا همو مخلوقاته خواي تعالى باني أكاد مخيري أكاد سرپشتی ئەکات چی خوا داینابێ بۆ ئەهلی بەهەشت لە هەر کامە هەڵبژێرێ بەویستی خۆی یعنی کە ئیخاتە بەهەشتیشەوە هەموو ڕازاوەکانی ناوی بەهەشت لە جلوبەرگ و لە هەموو ئەو شتانەی کە ئەهلی بەهەشت خۆیانی پێ ئەڕازێننەوە خوای تەعالا مخەیەری ئەکات چی لەبەر ئەکات بیکات لەبەر خاتری خوای پەروەردگار. طبعا خۆشەویستەکانم مەبەست لەم حەدیثە ئەوەیە کە وەکو شێخ ابن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ مەبەست لەم حەدیثە ئەوەیە کە ئینسان ئەگەر لە کۆمەلگایەکە ئەژیا کۆمەلگاکە کەم دەست بوون ئەم ناڕوا پۆشاکێ بکاتە بەر لە مستەوای ئەوان بەرزتر بێ بەڵکو هەوڵ ئەدا پۆشاکێک لەبەر بکا وەکو ئەوان بێ. بە هەمان شێوە ئەگەر کۆمەلگاکەش جلوبەرگێکیان ئەکردە بەر بەعام ئەو جلوبەرگیان ئەکردە بەر با گران بەهاش بێ ئەمیش ئەگەر هەی بێ و ئیمکانیاتی هەبێ نەک بڕا قەرز بکا و خۆی بخاتە ژێرباری قەرزەوە ئەتوانێ ئەو جلوبەرگە لەبەر بکا ئەتوانێ ئەو جلوبەرگە لەبەر بکا مادام کۆمەلگاکە زۆرینەی ئەو جلوبەرگیان لەبەرایە. بەڵام ئەگەر کۆمەلگاکە فەقیر حاڵ بوون نابێ ئەو بڕا کەلوپە لێ لەبەر بکا کە زۆر گران بەها بێ. ڕۆژێکیان ئیمامی عومەر کاتێ بوو بە خەلیفەی موسڵمانان کاتێ بوو بە کاربەدەستی موسڵمانان طبعا هەموو مڵک و سەروەت و سامانی موسڵمانان لە ژێردەستی ئایەتی ئەو کاتە ئیمامی عومەر لە وتاری جمعە لە کاتی وتاری جمعە دواکەوت کاتێک هاتە سەر منبەر اعتیزاری کرد لە موسڵمانان فەرمووی موسڵمانان داوای لێبوردنتان لێ ئەەکەم وەڵڵاهی تەنها دواکەوتنەکەم بەهۆی ئەوە بوو ئەم کەلوپەلەم شۆردبوو وشک نەبووەوە خۆشتان ئاگادارن لەمە زیاترم نییە بیکەمە بەر. کاربەدەستی موسڵمانانیش ئەیتوانیش بیکە بەڵام لەبەر ئەوەی گەورەی موسڵمانانە ئەو لەبەر ئەوەی ئەو موسڵمانان هەمووی سەیری دەستی ئەوەکەن وە زۆرینەیان فەقیرن ئەمیش ئەبێ وەکو ئەوانی لەبەرابێ. ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز پێش ئەوەی ببێ بە خەلیفەی موسڵمانان جوانترین پۆشاکی لەبەرە کرد جوانترین پۆشاکی لەبەرە کرد پێش ئەوەی ببێ بە خەلیفەی موسڵمانان ئەوەنەی کە خوا پێی داوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی ترە ئەفەرمێ خوای تەعالا ئەگەر نیعمەتی دا بە کەسێ
ئیمکانیاتی پێدا با پێوە دیار بێ ئاساری شوێنەواری ئەو نیعمەتەی پێوە دیار بێ یعنی ئەگەر کەسێ دەوڵەمەند بێ با پۆشاکەکەی دەوڵەمەندانە بێ نەک زۆر ئیسرافی تیا بکە نە یعنی پۆشاکێ لەبەر نەکا فەقیرانە بێ بۆچی لەبەر ئەوەی خەڵکی فەقیر و هەژار بیناسنەوە تا داوای یارمەتی و زەکاتی لێ بکەن ئاگاتان لی بێ یعنی نابێت دەوڵەمەند خۆی شڕۆڵ بگرێ بەڵکو ئەبێت دەوڵەمەند کەلپەلێ لە بەرا بکە کەلپەلەکەی لەگەڵ خەڵکا مناسب بێ یعنی لەگەڵ ئەو دەوڵەمەندیەی کە ئەو هەیەی مناسب بێ نابێ بڕا کەلپەلێکی فەقیرانە لەبەرکە بۆی خەڵک ناسێتەوە ئەم دەوڵەمەندە نا بە پێچەوانەوە جگە لەوە ئینسان ئەبێ پۆشاکەکەی بە گوێرەی کۆمەلگاکەی بێ ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز جوانترین پۆشاکی لەبەرە کرد هەتا بوو بە خەلیفەی موسڵمانان لەو ڕۆژەوە بوو بە خەلیفەی موسڵمانان پۆشاکەکەی زۆر ئاسایی بوویەوە خواردن و بۆن خۆشەکانی و خواردنە خۆشەکانی نەما حتى والله ئەمەنە زەعیف بوو هاوڕێکانی ئەوانەی کە لە پێش ئایان ناسی کاتێ لە کاتی خەلیفایەتیە سەریان لێدا نەیانە ناسیەوە ئەری وتیان تۆ بۆ وا گۆڕاوی بۆ وا زەعیف بووی فەرمووی ئەوە پێشوو من خۆم خاوەنی خۆم بوو بەڵام ئێسا ئەم مسڵمانان هەمووی تەماشای منەکەن خەلیفەی مسڵمانان گەورەی ئیمانداران ئەوەی کە کاروباری مسڵمانانی لەژێر دەسایە کە پارەپولی مسڵمانانی لەژێر دەسایە ئەبێ وەکو فەقیرەکانیان بژێت هەوڵ بدا کەلوپەل و جلوبەرگ و تەنانەت ئەگەر ضرور نەبێ زۆر پێویست نەبێ سیارەکەشی ئەبێ وەکو خەڵک وابێ وەکو کەمترین خەڵک وابێ وەکو ئێستا طبعا ئەگەر عەجایبتان دێ چۆن ئەبێ ڕئیسی ئەم وڵاتە ڕئیس وزەرا وەزیر سیارەکەی وەکو سیاری خەڵک وابێ بەڵێ برا بەڕێزەکانم سیارە شخصیەکەی خۆی ئەڵێم ئەو سیارە ناڵێم وا بۆ دەوام بەکاری دێنێ سیارە شخصیەکەی خۆی ئەبێ وەکو سیارەی کەمترین کەس بێ ئێستا ئەم قسەی کە من ئەیکەم لە ئەوروپا جێبەجێ ئەکرێ ئەو وڵاتانە مەسیحیشن یعنی لەسەر دینی ئیسلامیش نین نەساران بەڵام سەیرەکەی ڕئیسەکانیان زۆربەی جار وەکو خەڵکە فەقیرەکە ئەژێن معاشیشان وەکو معاشی خەڵکە وەسەتەکەیە يعني معاشێکی ئاساییان هەیە و لە حەدیثی شەهاتووە پرسیار لە پێغەمبەری خوا ئەکەن صلى الله عليه وسلم دوای ئەوەی کە پێغەمبەر فەرمووی لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر ئەفەرمێ ناچێتە بەهەشتەوە کەسێک ئەگەر یەک مسقالە زەڕە کیبر و فیزلی لە دڵیا بێ سەحابەیەک وتی ئەی پێغەمبەری خوا کابرا جاری وایە کەلپەلەکەی جوانە حەزەکە کەلپەلێکی جوان لەبەر بکە حەزەکە پێڵاوەکەی جوان بێ ئایا ئەوە بەری ئەوە ئەکەوێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی إن الله جميل يحب الجمال فەرمووی خوا جوانە و حەز لە جوانی ئەکا الكبر بطر الحق وغمط الناس فەرمووی کیبر ئەوەیە کەوا ئینسان خەڵک بەکەم بزانێ فیز بکا بەسەر خەڵکە ئەگینا تۆ کەلپەلەکەت ئەگەر جوان بێ مانع نییە بەس بەو مەرجە ئیسرافی تیانەکەی بەو مەرجە بە شێوەیەک نەبێ بەڕاستی خەڵکە فەقیر و هەژارەکە پێی بێ تاقەت بن کاتێ بتبینن تۆ پارەیەکی زۆر بۆ نمونە ملیۆنە دینار بای بە قاتێ بۆ نمونە بەڵام ئەگەر قاتی عامی خەڵک 100,000 دینار بوو ئەوەی کە فەقیر و هەژارەی کاتە بەر تۆ ئەتوانی قاتەکەت ئەگەر 150 بێ احتیادی ئەگەر ئیمکانیاتت هەبێ ئەگەر زۆرینەی خەڵک قاتەکانیان 100,000 بوو دەوڵەمەندەکانیش لە 150 بوو تۆ ئەگەر دەوڵەمەند بی ئەتوانی وا بکەی شتێکی ئاساییە و ئیسرافیش نییە ئیسرافکردن لە ناوماڵەیە خۆشەویستەکانم الئیسراف في الأثاث ناوماڵە خەڵکێکی زۆر ئیسرافی تیاکە ئەمەنە ئیسرافی تیاکەن تەنانەت گەیشتەتە حەدی هەندێک خەڵک هەیە چاو لە چاو بڕکێ ساڵانە ناوماڵەکەی ئەگۆڕێ و بێ ئەوەی هیچ جاری وا هەیە باوەڕ ناکەم دەمی واناتوێتە سەر ئەو قەنەفە و ماڵە بەڵام ئەی گۆڕێ لەبەرەوەی مۆدێلەکەی گۆڕاوە ئەمە طبعا لەناو ئافرەتانە زۆرتر هەیە ئافرەتان لە مەسئلەی کەلوپەلا لە مەسئلەی ناوماڵەیە ئیسرافێکی زۆر ئەکەن و ئەمەش زۆر خەتەرە بۆ دینیان بۆ ئیمانیان زۆر زەرەریان لێ ئەدا و هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ چاو لە چاو بڕکەیەکی کوێرانە یعنی تەقلیدی یەکتریەکەن ئەم تەقلید ئەوەکە بۆ نمونە تۆ کەسێکی فەقیری یان مامناوەندی ماڵێکی دەوڵەمەند خزمێکی دەوڵەمەند برایەکی دەوڵەمەند کەسێکی دەوڵەمەند دعوەت تەکا
یان ئەڕۆی بۆ سەردانیان لە مناسبەیەکە لە بۆنەیەکە سەیرەکەی ماڵەکەیان خانۆکەیان ناو ماڵەکەیان جلوبەرگەکانیان آخر دەرەجەی ئیتر ئەم ژنەی تۆیش یا ئەم مناڵانەی تۆش بۆ خۆی ئیتر سەریان لێ تێکەچێ ئەوە هۆکاری یەکەم. هۆکارێکی تر ئەم دەستگا ڕاگەیاندنانەی کە هەیە بەڕاستی دەستگاکانی ڕاگەیاندن زۆر سلبیانە نەریانیانە لەم مەسئلە لەسەر ئەم مەسئلە ئیشەکەن زۆر سلبیانە ئەدەن لەم مەوزوعانە تەماشا ئەەکەی ئەنواع و ئەشکاڵ ڕیکلامی جۆرا و جۆر ئەکەن بۆ سەر لە شێواندنی خەڵکی لاوازی ئیمانی خەڵک نەترسان لە خوای پەروەردگار دڵبەستن بە دنیاوە ئەمە هەمووی وا ئەکا خێزانەکانمان کچەکانمان تەنانەت خۆشمان هەنێکمان دڵمان بۆ خۆی بۆ دنیا ئەڕوا و بۆ ئیسرافکردن ئەچێ خۆ دەرخستن حەزکردن لە خۆ دەرخستن حبی ظهور زۆر کەسەیە یعنی حەزەکات دەرکەوێت لە ناو خەڵکا بێژن بەخوا خانوەکەی جوانە بەخوا ناوماڵەیەکی جوانیە بەخوا سیارەکەی ئاوایە دووسەی جلوبەرگەکەی کە شەیتان ئەی خەڵەتێنێ تربیەتی خراپ هەر لە مناڵیەوە تۆ مناڵەکەت لەسەر ئەوە پەروەردە ئەەکەی کە بەفیزەوە لەگەڵ خەڵکا تەعامل بکە ئەوەش زۆر خراپە زۆر مەجال زۆر بە ئافرەتدان پیاوان پێتان ئەڵێم لەخوا بترسن زۆر مەدەن بەدەمی ژن و مناڵتانەوە زۆرێک لە ئێمە ئەمەنە ئەدا بەدەمی ژن و مناڵەکەیەوە تا سەری لە ئاگری جەهەنەمەوە دەرەکە ژن و مناڵ زۆر ئەخەڵەتێن بە مەزهەر و بە ڕووکەش زۆر ئەخەڵەتێن ئەبێ ئاگامان لێی بێ حەزکردن بە دائیمەن خۆت بەکەم بزانی بەرامبەر بە خەڵک کاتی ئەبینیەکی جلوبەرگێکی جوانی ها لە بەرا لە خۆتۆ سەرت کزەوێ کاتی ئەبینی سیارەکەی لە سیارەکەی تۆ جوانترە هەستەکەی تر حەزەکەی بە دەوری هەڵقونی بە دەوری کابرای سیارە جوانە هەستەکەی کاتی ئەبینی خانۆکەی جوانە ئیتر شەیتان بۆ ئەمەندە ئێمە خۆمان بەکەم بزانین بەرامبەر بە خەڵک واللهی گەورەی ئینسان لە شەخسیەتیایە لە کەسایەتیایە لە ئیمانەکەیە لە تەقواکەیە نەک لە مەزهەرەکەی کوە خەڵکێکی زۆر هێز خانۆکەی جوانە ماڵەکەی جوانە سیارەکەی جوانە دیمەن و شکروشیەوەی جوانە بەڵام لە ناوە ڕۆخاوە ژنەکەی خەریکی فەسادە لە ژێرەوە ئاگای لێ نییە کچەکەی واوە ئەکە ئاگای لێ نییە ئەمە نەمەشغوڵی دنیا بووە ئاگای لە هیچ نەماوە بۆیە بەڕێزان ئەبی ئاگامان لە خۆمان بێ زۆر یەکێکی تر لەو شتانێک کە ئیسرافی زۆر تیا ئەکرێت لە ناو خەڵکا مەسەلەی ئاو سەرفکردنە خۆشەویستەکانم ئاو بەڕێزان ئاو یەکێکە لە گەورەترین نیعمەتەکانی خوا بەڵام سەیرەکەی مسلمانان ئیهتیمامی پێنادەن گرنگی پێنادەن زۆر سەرفەکەن زۆر ئیسرافەکەن تەنانەت حتا لە پێویستیەکانی خۆشیان حتا لە خۆشۆردنە لە دەستنوێژگرتنە لەمانە زۆر ئیسرافەکەن بەڕاستی بەداخەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دەستنوێژ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێ لێ ئاوی بەکارهێنا بۆ غوسل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 4 گوێ ئاوی بەکارهێنا بڕۆن لە حەدیثا بیبینن زانم قسەکەم تەواوە یا تەواو نییە ئەمە لە ضروراتە لە دەستنوێژە لە غوسلە ئەی چجا لە سیارە شۆردنە ئێمە ناڵێم مەیشۆرە بەس ئەبێ خۆ سنووری بێ شۆردنەکە کاکە لە مانگە جاری ئەو بەردەمە تۆزێ گزیکێکی لێدە و تۆزێ ئاوێکی پیا بکە بەڵام خۆ تۆ هەموو ڕۆژێ ئاو بێ نیم سەعاتێت و ئەو بەردەمە ئاو ڕشێنکەی بە شەرتێک ئافرەت بێتە کۆڵان و خۆی هەڵکە ئەمە هەر لەگەڵ دابوونەریتی ئیسلامە بە هیچ شێوازێک ناگونجێ بەڵام ئەگەر هەر کردی خۆ ئیسراف لە ئاوەکە نەکە حدودی بێ سنووری بێ یەکێکیشتر لەو ئیسرافانەی کە ئەکرێ بەڕاستی لەهو لەعبێکی زۆر مسلمانان کوڕانی مسلمانان گەنجانی مسلمانان زۆر مەشغوڵی یاری و گەمەن لە سنوور دەرچووە زۆر مەشغوڵی تۆپتۆپێنن لە سنوور دەرچووە ئەمە نە تۆپتۆپێن و یاریچی تۆپتۆپێن ئەناسن قەت ئەوەنە نە پێغەمبەر باوەڕ کە خوا شوان ئەناسن باوەڕ کە زۆری نەیان سیفاتەکانی خۆیان لەبەر نییە ناوە جوانەکانی خۆیان لەبەر نییە بەڵام هەموو شتێکی یاریچیەکان ئەزانن ئەلەم ماوە من لە فەیسبووکەکەی خۆم لە پەیجەکەی خۆم شتێکم بڵاو کردەوە جەنابتان بینیتان طبعا یاری تاسانمی کە بینیم لە ئیمارات ئافرەتێکی ئیماراتی جلوبەرگی ڕێکوپێکی لە بەرایە و سەرپۆش و ئەمانە یعنی لە یاریەکە لە شوێنێکە ئاوەکو بڵێ شوێنێکی گشتیە چاوی بەسراوەتەوە لە کوتوپڕێکا شتێکی پێ پیشاندن مفاجئە بێ
ئیتر کاتێک چاویان کردەوە یاریچیەکی ئیتالی لەبەردەمیا بوو، یاریچیەک تۆپێن یان یاریچیەکی هەر یاریەکی تر. ئەم ئافرەتە واوەستاوە من لە دڵی خۆمەوە یا ڕەبی سوژدەی بۆ نەبا، یا ئیلاهی تاسا بوو کە ئەنەو پێغەمەری بینیە نەعوذ بالله. سەیرکردن پرانە چیمان بەسەر هاتووە، سەیری ماڵم ناومان کە چی بەسەر هاتووە، چۆن قورکراوە بەسەر ئەم ملەتەیە و ئاگای لە خۆی نییە. یعنی ئیسرافکردن لە یاریکردن و لە ئیهتیمامدان بە یاریکردن و بە لەهو و لەعب بەڕاستی سنووری بڕیوە. ئەگەر حرامیش نەبێ ئەم زیادە ڕەویە حرامیەکات. و لە کۆتاییشە ئیسرافکردن لە سیرکردنی تەلەڤیزیۆن و دەستگاکانی ڕاگەیاندن و تۆڕەکانی ئەنتەرنێت و ئەمانە خەڵکێکی زۆر بەڕاستی ئیسرافی تیاکە. بە 4 سعات بە 5 سعات شەوان دێتەوە خەریکی تەلەڤیزۆنە، بە 4 سعات بە 5 سعات ها بەسەری فەیسبووکەوە، خەریکی فەیسبووکە. خۆس فەیسبووکیش عینەن ئیدمانە، ئەوە نەحەساوە سنوورت بۆی دانەنا، کاتێک ئەزانی تێپەڕ ئەکا باوەڕ ئەکەن. کابرایەک وتی وەڵڵاهی وتی هەر لە ئێوارەوە سعات دەیشەوە، ئەمە شانازیەکە لەگەڵێکی ترا باسییان نەکرد، منش گوێم لێ بوو، هەر لە سعاتی دەیشەوە هەتا 12 نیمەڕۆ ئیتر چاوم بەرگەی نەگر، ئیتر چاوم بە زۆر نوقا، من خەریکی یاری پۆپچیە نازانم چییە خەریکەوە بوومە لە سعات دەیشەوە هەتا 12 نیمەڕۆ. الله ئەکبەر الله ئەکبەر لەم موسیبەتە یا ڕەبی. والله حەقی گریانە. ئیتر ئەگەر وتارەکە جاری وهەیە 25 دقە تێپەڕ بکە ئیتر دێتە حرەکە، بەڵام سەیرەکەی لەوەیە چۆنە بەداخەوە. من ناڵێم وتارە بێ زیاد بێ، بەڵام سیرکە یعنی قەزدم ئەو کەسانە بۆ عیبادات، بۆ نوێژەکان، بۆ تەراویح، بۆ سیرەکەی چۆنین بۆ بەرامبەر بە لەهو و لەعب و تەلەڤیزۆن و ئەو شتانەش چۆنین. خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە وامان پێ بکە لە ژیانمانە زیادە ڕەو نەبین، مسریف نەبین. یا ڕەبی خوایە لە ژیانمانە هەموو جارێ مام ناوەند بین یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکان من بدە، ماڵ و مناڵمان ساڵحکە، ڕەحم بە مردوەکانمان بکە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان بەرەو خێر و چاکە بگەڕێنەوە. یا ڕەبی خوایە کار بەدەستانی ساڵح و دادپەروەر بکە. یا ڕەبی هیدایەتی گەنجەکانمان بدە. ئامین ئامین.